لە میانەی گفتوگۆکانمان لەگەڵ پارتە سیاسیەکان بۆ ئەوەی بگەینە ڕێکەوتنێک لەسەر ئەو پەیماننامەی شەرەفی هەڵبژاردنە چەندین بابەت گفتوگۆ لێ کرای. یەکێتی و پارتی لە ئەنجامدانی خیانەتکردن بەرامبەر میلەت و نیشتیمان هیچ کات سڵیان نەکردوتەوە و هەمیشە لە کێبڕکێدا بوونە. لە دوای هەر خیانەتێکیش بەردەوام یەکتریان تۆمەتبار کردووە، بەڵام لە خیانەتی ئەم جاریان جیاواز دەرکەوتن و دوای شکستە مەزنەکانیان توانیان بە هەماهەنگی خیانەت لە میلەت بکەن و دەنگی نەیارەکانیان بۆ خۆیان بەکاربێنن کە ئەمەش پێشێلکردنی ئەو ڕێککەوتنامەیە کە پێش هەڵبژاردنەکانی عێراق و بە ئامادەبوونی نوێنەری نەتەوەیە گرتوەکان پەیماننامەی شەرەفیان بۆ ئەنجام نەدانی ساختەکاری واژۆ کرد. لە ئێستاشدا لایەنی ناڕازی ئامانجیانە سکاڵاکانیان لای نەتەوەیە گرتوەکان بخەنە ڕوو. دەربارەی کۆتا کۆبوونەوەی میساقی شەرەفەکە کاتی خۆی لەسەر ئاستی هەرێم و لەسەر ئاستی عێراقیش تۆقیع کراوە لە بین لایەنەکانی کە بەشدارن لە بەشداری دەکەن لە هەڵبژاردنەکان. ئەوەش لە چەند خاڵێک پێکاتوەوە، ئەوەش ئومەمی متحیدە سەرپەرشتی دەکرد کە هەموو ئەو پرسانە بگەڕێتەوە لای ئومەمی متحیدە UN. خۆشیان داوایان کردووە کە ئێمە ئەو بەڵگە و دەلیلانی لامانە لە خلالی ئەو چەند ڕۆژی ڕابردوو هەڵبژاردن کە خوروقات کراوە و تەزویر کراوە بە بەڵگە و دەلیلەوە پێشکەشیان بکەینەوە. ئەوەش لایەنەکان هەموو تیای بەشدارن، پارتی و یەکێتیش لەوێن. چاودێرێکی سیاسیش دەڵێت پێویستە ئەو هێزانە هەوڵەکانیان چڕتر بکەنەوە و هاوپەیمانێتێکی بەهێز بۆ ستاندنەوەی مافەکانیان دروست بکەن. ئەوەی باز دەکرێت ئەوە پێی ناگوترێت تەزویر ئەوەیە دەنجی خەڵکی زیاد بکەی، بەڵام ئەوە دەنجی حیزبەکانی بردێ لە بۆ خۆی ئەو پێی دەگوترێت ئێغتیساب، هیچ مەجالێک لە بۆ ئیشکردن نەماوە. تو نەتوانی دەنجی خۆشت خودی خۆت بپارێزی بەمانە هیچ جۆرە متمانەیەک لە داهاتوو بۆ هەڵبژاردن نامینی. تەنها ڕێگا ئەوەیە ئێستا ئەو حیزبانە یەکدی بگرن بە تەواوەتی بەبێ دوودڵی و مڕاجعی ئومەم متحیدە و دەستگاکانی جیان بکەنەوە، باز لە پرۆژەکانی جیان بکەن لەبارەی دیموکراسی. کۆمەڵک مادەی بەقووەت هەیە، فەقەرە سێی مادەی 21 مافی مرۆڤ هەیە. ئەوە نام دەتوانێت بەکار بێ و وڵاتانیش بترسێن ئەگەر ئەو تەزویرکاریە بستە سەر ئەوە ئاشتەوایی تێک دەچی و ڕەنگە هیجرەکی جەماعی زۆر گەورە بۆ ئەوروپا ڕووداوانە هەموو مەترسیە و حەقیقیە. لە بەرواری 8 نیسانی پێش هەڵبژاردنەکانی عێراق سەرجەم هێز و لایەنە سیاسیەکانی کوردستان بە ئاگاداری نەتەوەیە گرتوەکان پەیماننامەیەکی هاوبەشیان واژۆ کرد تاوەکو سەرجەم هێز و لایەنە سیاسیەکان پێوە پابەند بن و ساختەکاری ئەنجام نەدەن. بەڵام پارتی و یەکێتی گوێیان بەو پەیماننامەش نەدا و لە ڕێی فێڵ و دزیکردن جارێکی تر خۆیان لە شکستی هەڵبژاردن ڕزگار کرد. بەڵام بە وتەی هێزە ناڕازیەکان ئەم جارە یەکێتی و پارتی ناتوانن بە ئاسانی دەربازیان بێت و هەرگیز لێیان خۆش نابن. لە نوێترین هەنگاویشدا 6 لایەنی ناڕازی پرۆسەکە ئامانجیانە لە ڕێگای نەتەوەیە گرتوەکان مافەکانیان بگەڕێنەوە، وەک خۆشیان دەڵێن ئەگەر نەگەیشتنە ئەنجام ئەوە هەموو ڕێگایەکیان لە بەردەم کراوە دەبێت. ئاراس عەزیز، کەناڵی پێام، هەولێر.